تەنها لە شاری سلێمانی خۆپیشاندان ناکرێت ئەمڕۆ بۆ هەمان مەبەست ئەوەی ئەمڕۆ خۆپیشاندەرانی سلێمانی مامۆستا و فەرمانبەرانی سلێمانی بۆ موسەویستیان بیکەن و ڕێگەیان لێژیران نەکرێت و نەکرا لە 7 شاری بەریتانیا ئەمڕۆ خۆپیشاندان بۆ مەبەستە دەکرێت. خۆپیشاندەرانی بەریتانیا کوردانی دانیشتوی بەریتانیا لە 7 شار دەستنە بەردەم قونسوڵخانە و باڵیۆزخانەی وڵاتی عێراق لە وڵاتە و داوا دەکەن موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکرێنە قوربانی ململانەی نێوان دوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە نێوان یەک جوگرافیا کە دەوڵەتی عێراق. لەگەڵ ڕێخەر یەکێک لە خۆپیشاندانەکانی بەریتانیا گفتوگۆی زیاتر دەکەم بە ڕێز دیار زەمیلەرچی. کاک دیار زۆر سپاس دەکەم، زۆر بەخێر بێت بۆ زووم. ئەو شارانەی بڕیار وایە خۆپیشاندان بکەن کامە شارن و خۆپیشاندانەکانتان بەرفراوان دەبن یاخود سنووردار؟ دووبارە سڵاو، خۆشحاڵم کە دووبارە لە ڕێگەی زوم نیوزەوە دەنگی کوردانی بەریتانیا دەنگی ڕەوەندی کوردی لە ئەوروپا بەگشتی دەگەێنین. دەمانێت ئەو پەیامە بگە بە هاوڵاتیانی کوردستان، دڵنیان ئێستا هاوڵاتیانی کوردستان لە هەموو شار و شارۆچەکانەوە بە هیواوە لەم چاڵاکیانی ئەمڕۆ دەڕوانن، هەم لە سلێمانی کە کرا بە جبەخانەیەک بۆ بەرژەوەندی 50 کەسی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ چاڵکوانانی کورد لە وڵاتی بەریتانیا بەبێ جیاوازی بڕیاریاندا هاوکات لەگەڵ خۆپیشاندانەکەی سلێمانی بچنە بەردەم باڵیۆزخانەی عێراق لە شاری لەندەن و لە هەمان کاتدا کۆنسوڵخانەی عێراق لە شاری مانچستەر و 5 شاری تری گەورەی بەریتانیا کە ژمارەی کوردانی تێدا زۆرە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت، لەم وڵاتەدا بە هیچ جۆرێک کەس ناتوانێت ڕۆژنامەنووسان چاڵاکوانان لە قاڵب بدا. سەرەتا تەنهایم ئاگادارمان کردوونەتەوە پێمانوتون کە حکوومەتی کوردی ئەو حکوومەتەی کە 33 ساڵە حکمی هەرێمی کوردستان دەکا 6 دانە ڕۆژە موچەی نەداوە بە هاوڵاتیانی کوردستان. بۆیە ئێمە چینە بەر دەرگایان پێیان ئەڵێن موچەی خەڵک دابین بکەن. زۆر باشە. پێشتر مۆڵەتتان وەرگرتووە؟ مۆڵەتتان پێدراوە؟ لە ڕاستیدا مۆڵەت پێدان لە بەریتانیادا وجودی نییە. من خودی خۆم وەکو چاڵاکوانێکی ڕێکخراوی داکۆک و وەکو ئەندامێکی یاسایی ئەم ڕێکخراوە ئەمڕۆ سەرپەرشتی بازنەی مانچستەری چاڵاکیەکان دەکەم. تەنها پۆلیسم ئاگادار کردوتەوە بەوەی کە ئێمە چاڵاکیەکی لەم جۆرە ئەنجام بدەین. ئەگەر خوا نەخواستە حاڵەتێکی لە ناکاو ڕوو بدات ئێوە ئاگادار بن کە ئێمە لەوێن. ئەوان قبولیان کردووە. بەڵێ وتوانە نیکەن ڕێگە پێدراو نیە کاتەکەی گونجاو نییە. ئەمە ئەگەرە پرسیارە لە پۆلیسێکی بەریتانی یاخود لە وڵاتێکی بەریتانی بکرێ پێکەنینی دێ بەم قسانە. بە هیچ جۆرێک ئەوان بۆیان نییە ڕێگیری بکەن لە خۆپیشاندانی مەدەنی. تەنانەت ئەگەر ئاژاوەشی تێبکەوێ پێویستە لە ڕێی کۆمەڵێک میکانیزمەوە هەوڵدەن تەنها ئارامی شوێنەکە بپارێزن، نەیەڵن زەرەر و زیان بە مڵکی گشتی بگات، نەک وەک ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدا هەر لە دوێنێشەوە هەموو ڕێکخرانی خۆپیشاندانەکانیان دەستگیر کردووە. ئاگاداری ئەم دۆخەی سلێمانی بێگومان لە دوێنێەوە هی ئەم ڕۆژتان ئاگادارن خەڵکێکی زۆر دەستگیر کراوە، پەرلەمانتار دەستگیر کراوە، ڕۆژنامەنووس دەستگیر کراوە. سەتان لەسەر ئەمە چیە کاک دیار؟ لە ڕاستیدا ئەمە ئەو پەڕی گاڵتەجاریە بە خودی خۆیان دەیکەن پێشەوەی بە هاوڵاتیانی کوردستان بکەن. ئەوان وا دەزانن بە بێدەنکردنی 70 بۆ 100 یان 200 کەسێک کە نخبەی ناڕازی هەرێمی کوردستانن ئیتر خەڵکی ناڕازی کوردستان لی پاڵەداتەوە. ئەوان بە ئەوە بزانن کە باجی ئەم بێڕێزیەی خۆیان دەدەن. ئەم باجە بەسەریان هاتێ ناپەڕێ بە ئاسانی و ئەوان دەیدەن. ئەوان با ملیۆنان دلار خەرجکەن، با ملیاران دلار خەرجکەن بۆی خۆیان لە دەرەوە جوان بکەن. ئێمە هەموو ئەو پیلان و بەرنامە و مایکەپانەی خۆیان بە چەند خۆپیشاندانێک و بەچەند راپۆرتێکی نێودەوڵەتی پوچەڵەکەینەوە. پێیان ئەڵێن کە ئەوان چ بوودەڵەیەکن بەدەست حەز و ویست و خەونە پەمەیەکانیانەوە دەناڵێنن. ئەم دۆخەی ئێستا لە سلێمانی لەسەر شاشەکەش دیارە شەقامەکانی سلێمانی بەهێز زیێمنی تەندراون بۆەوەی ڕێگری لە خۆپیشاندان بکەن. خۆپیشاندانێک کە داوای مافێکی هەرە سەرەتای خۆی دەکات کە موچێ کە ئەمیش ڕووی داواکاریەکان تەنها لە حکوومەتی هەرێمی کوردستانی لە حکوومەتی عێراقیشە. ئەمە لە چاوی دنیای دەرەوە چی بە هەرێمی کوردستان و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان دەڵێت؟ لە ڕاستیدا هێزە ئەمنیەکانی کوردستان بەردەوام ریپۆرت دەکرێن بە خۆشحاڵیەوە هەرچەندێ ئێمە نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان و عێراق بە کەمتەر خەم ئەزانین. پێمان وایە حەقی
بابەتیانەی بارودۆخەکان نەدا بەوەی کە بارودۆخەکە بەو جۆرە ریپۆرتکەن بەڵام بە خۆشحاڵیەوە ساڵانە ئەم پێشێلکاریانە هەمووی تۆمارەکرێ ئەوان وانەزانن کە ئەمڕۆ 26 ڕێگریان لە کۆمەڵی خەڵک کرد و تێپەڕی بەسەریاندا با لەوە دڵنیا ببنەوە کە هەموو ئەم کارە قیزۆنانەی کە دەیکەن بەرامبەر بە هەڵاتیانی کوردستان تۆمارەکرێ ئەچێتە ناو داتابیسی وڵاتانی دەرەوە تایبەت راپۆرتی وەزارەتی دەرەوەی وڵاتانی بە گرنگترینیان من وەکو بەریتانیا ئەگەر قسە بکەم لە بەریتانیا تۆمار دەکرێت ئەچێتە لای هۆم ئۆفیس هەر کەسێک کە زیانی بەرکەوتە بێ هەر کەسێک کە مەترسیە بە هاتی بێتە سەرگیانی لە ڕێی ئەم دوو بنەماڵەیەوە لە ڕێی ئەم دوو کۆمپانیایەوە بە تەکیل ریپۆرت دەکرێت ئەچێتە بەردەم دادوەرەکان هەموو ئەو کارە قیزەونانەی دیکەن لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لە سنووردارکردنی ئازادی لە کۆتوبەندکردنی میدیاکان لە دەست بەسەر داگرتنی بارەگا حیزبیەکان کە حیزبی ئۆپۆزیسیۆنن هەموو ئەوە بەسەریانە تێناپەڕێ ئەوان باجی گەورە ئەدەن ئەوان تەنها ئەمڕۆیان لە بەرچاوە ئەیانەوێ ئەمڕۆ خۆیان بپارێزن بێ ئاگان لەوەی کە سبەی ئەم پێشێلکاریە ناشرین و بوودەڵانە دێتە پێشیان و سزانەداتەوە بەڵام هەموو جارێ دەڵێن ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان زانیاری هەڵە بە نێوەندە ئەوروپی و نێوەندە ئەمریکیەکان دەدەن راپۆرتەکانیان هەڵەیە پشتیان بە زانیاری هەڵە بەستووە لە ڕاستیدا کاکە ڕاست لە ئێستادا خۆیان من ئەگەر وەکو بەریتانیا قسە بکەم خۆیان راپۆرتی تایبەتی خۆیان هەیە تیمی تایبەتی خۆیان هەیە سەردانەکەن بە دوواداچوونەکەن و خودی خۆم لە چەند ڕۆژی ڕابردوودا دوایین راپۆرتی ئەم وڵاتم خوێندوتەوە دووبارە زۆر بە دیاریکراوی باسی دەکا بەڵام ئەوەی گرنگە چالاکوانان ڕۆژنامەنووسان تایبەت گرنگی بەم بابەتانە بدەن بیگەێنن بە دنیای دەرەوەدا ئەمەش لە ڕێی چیەوە لە ڕێی بڵاوکراوی ئینگلیزیەوە زۆر گرنگە ئەو چالاکوانانە ئەو ڕۆژنامەنووسانە یاخود ئەو میدیانە وەکو پێشنیارێکیش بۆ زوم نیوز هەوڵدەن دیسکی ئینگلیزیتان بەهێزکەن لەبەرەوەی ئێمە لە ناو وەزعەکەدان ئەبینین کە ئەوان چۆن لە ڕێی میدیای سێبەرەوە کۆمەڵێک وێبسایتی میدیای سێبەریان داناوە هەموو ئەو حەدسانەی کە ڕوو دەدەن بچووکی ئەکەنەوە لە سنووری ئەدەن بەو دیزاینێکە خۆیانی ئایانەوێت لە میدیادا بڵاوکەنەوەش جۆرە لە جۆرەکان قسەکەی جەنابەت پشتڕاستە کاتەوە بۆی کە کاریگەریەک هەیە بەڵام ئەگەر بێت و ئێمە شەکو لانی ناڕازی وەکو لانی دژە دەسەڵات وەکو لانی شەقامی کوردی هەوڵدەین ئەم پەیامانە بگا بە دنیای دەرەوەدا ئەوە بە تەکید کاریگەریەکی ئیجابیە بێ و خۆشحاڵشم کە ئەو قسەیەکەم لە بەریتانیا بە تایبەتی هەرێک لە ڕێکخراوەکانی داکۆک ڕێکخراوی حەفتەی شوبات ڕێکخراوی ڕێگەی ئازادی بە وردی و بەجددی کار بۆ ئەم مەسەلەیەکەن کار بۆ ئەکەن کە پەیامی کوردانی باشوور بگات بە گوێی هەموو دەسەڵاتدارانی بەریتانیا بە گوێی پەرلەمانتارانە و تەنانەت راپۆرتی بەردەوام هەیە بۆ وەزارەتی دەرەوە ئەمەش بەڕاستی تا حدێک ئەم پیلان و بەرنامەیان پوچەڵکاتەوە ئەمڕۆ لە بەریتانیا دەتانەوێت چی بە نوێنەرایەتەکانی عراق لە وڵاتە بڵێن سەبارەت بە موسە مافی کوردستان خەڵکی کوردستان لە ڕاستیدا ڕووی قسەمان لە هەردوو حکوومەتی بەغدایە حکوومەتی ناوەندی و لە هەمان کاتدا حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی قۆڕخکاری هەرێمیش پەیامی یەکەممان بۆ حکوومەتی بەغدا کە ئیتر ئەم گەمە سیاسیە ڕاگرن خەڵکی هەرێمی کوردستان هیلاکە بێزارە پێویستی بە موچەیە خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بەنان و قوت و مافی خۆیەتی کە کاری بۆ کردووە کاتێک کە کارێک ئەنجامەدا ئەبێ پاداشتەکەی وەرگێتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم پەیاممان بۆ سیاسیە گەندەڵەکانی هەرێمی کوردستانە پێیانەڵەن بیرە نەوتەکان تەسلیمکەن بەسە خەڵکی کوردستان هیلاکە ماندووە برسیە پەیامی ئێمە بۆ هەردوو لایەنە بەبێ جیاوازی ئێمە لە بەردەم نوێنەراتی عێراق هەردوو دەسەڵاتی بەغدا و هەرێمی کوردستان بە یەک چاو بە یەک لێنز بە یەک بەها ئەخێنە ژێر پرسیارەوە دەنگتان دەگات چاوەڕێن بە دڵنیاییەوە دەنگمان دەگات بەڵام ئایا گوێ دەگرن ئەمەیان بابەتێکی ترە بە دڵنیاییەوە خۆپشاندانەکانمان چاودێریەکرێن لە پەنجەرەی کونسوڵخانە و باڵیۆزخانەکانەوە وێنەیان دەگیرێت و هەڵدەگیرێت بۆمان دەنێرنەوە کوردستان بەڵام با بزانن ئێمە باکمان بەم کردارە بچکۆلانانە نییە پێمان وایە مەسلەی ماف و قوت و هاوڵاتیان و شەقامی کوردی زۆر لەوە گەورەترە کە ئەوان بەو شتانە بمان ترسێنن بەڕێز دیار جەمیل ڕێخەری خۆپیشاندانەکانی بەریتانیا زۆر سپاس دەکەم هەر بژی ماندوو نەبن